ئامانجمان لە کردنی ئەم سمینارە بۆ مامۆسایانی باخچەکانی هەڵەبجەیە و پێم وایە زیاتر لە هەفتە خایەنێت. ئامانجەکەمان ئەوەیە کە مامۆسایانی باخچەکان چۆن بتوانن کار لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستی بکەن کاتێک مناڵێکە چێتە باخچەکەیانەوە. چکە کارکردن لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی پێویستی بە کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک تێگەشتن هەیە لە مناڵەکە. بە حکمی ئەو مناڵەکە کۆمەڵێک گەشەی بڵین لە دوایە و کۆمەڵێک گرفتی هەیە، لەبەرەوەی کۆمەڵێک کێشەی دەرونی و جەستەی و کۆمەڵێک کێشەی تریان هەیە، ئەبێت ئێمە ڕێنمایی بدەین بە مامۆسایانی باخچەکەیان کە بتوانن لەگەڵ هەر مناڵێکدا بە جۆرێکی جیاواز ڕەفتار بکەن و شارەزاییان هەبێت خزمەتکردن لەگەڵ مناڵێکی خاوەن پێداویستی. ئێمە لێرە وەکو سنتەرەکەمان خۆمان هەر کارێک پێویست بۆ مناڵ کردومانە، لەبەرەوەی باخچەکانیش درێژە پێدەری ڕێگەکەی ئێمە لە دوای 4 ساڵ و نیوی ئێمە مناڵەکان نێرینە باخچەکان. گرنگە مامۆستایانی باخچەکان و ستافی باخچەکانیش بە هەمان شێوەی ئێمە کار لەگەڵ مناڵێک بن و درێژە پێدەری ڕێگەکەی ئێمە بن هەتا ئەگەنە قوتابخانە و قۆناغەکانی خوێندن تەواوەکەن.